خۆشەویستان لە ئەڵقەی سێهەمی دیدار و گفتوگۆکەمان سەبارەت بە مێژووی بزنەوەی حەقا دواتەوەر و دوا گفتوگۆمان لەسەر ڕێبازی حەقا و بزنەوەی حەقا گەشتین لە قۆناغی دوای کۆچی دوایی مامە ڕەزا کاکە حەمە دەبێتە سێهەمین ڕابەر و مرشیدی ڕێبازی حەقا و بزنەوەی حەقا. لە قۆناغی کاکە حەمەدا کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئەکاتە بزوتنەوەکە و بە جۆرێک لە جۆرەکان لەوێشدا بەشداری سیاسی کاکە حەمە وەک ڕابەری سێهەم هەم لە شۆڕشی نوێ و هەم لە شۆڕشی ئەلوشدا بەشداری دەبێت. هەروەها بەراورد بە مێژوو ڕابردووی هەشتا ساڵی بزوتنەوەی حەقا و قۆناغە جیاوازەکانی گەشەکردن و فراوانبوونی بزوتنەوەکە و هاتنی ڕابەرێک لە دوایەکانی کە لە ئەڵقەکانی ڕابردوودا خستمانە ڕوو لە ئێستادا ئەکرێ بپرسین ئایا ڕەوش و بارودۆخی ئێستای بزوتنەوەکە لە ڕووی ئاینی و مەزهەبی و کۆمەڵایەتی و سیاسیەوە چۆنە و لە چ دۆخێکدایە؟ ئایا پەیوەندی نێوان باڵ و ڕەوتە جیاوازەکانی لە ئێستادا چۆنە و چه پرۆژەیەکی کۆدەنگی و یەکڕیزی لە ئارادایە بۆ زیندووکردنەوە و گەشەپێدانی بزوتنەوەکە؟ ئایا هۆکارەکانی لاوازبوونی بزوتنەوەکە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لە ئەوە بارودۆخێکدا تەشکیە و خانەقا جیاوازەکانی حەقا چەند لە توانایدایە شوێن کەوتوان و هەواداران و لایەنگرانی حەقا ئاراستە بکات؟ ئایا ئەنجومەنەکانی حەقا شێن و ڕێبەران و ئەنجومەنەکانی حەقا چەند لە ئازداخوازی و چاوەڕوانەکانی جەماوەری حەقەدان؟ ئایا چالاکی و جموجوڵە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئەمڕۆی بزوتنەوەکە لە چه ئاستێکدایە؟ ئاخۆ دەسەڵاتی سیاسی و ئیداری حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان ڕێگرن لە بەردەم گەشەکردن و زیندووکردنەوەی بزوتنەوەکەدا یاخود یارمەتبدەر و هاوکار دەبێت ئایندە و داهاتووی بزوتنەوەکە بەرەو شوێ بڕوات. ئەیزان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و هەڵسەنگانی بارودۆخی ئێستا و ئایندەی بزوتنەوەکە لە ئەڵقەی سێم و کۆتایی دیدارەکەماندا بەردەوامین و درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ بەڕێز شێخ هاوڕێ کاکە حەمەی مامە ڕەزا ڕابەری بزوتنەوەی حەقا و سەرپەرشتیاری خانەخای کلکەسمەق. کاک شێخ هاوڕێیان دیسانەوە بەخێربێتەوە بەرنامەکە. کاک شێخ من بەر لەوەی پێم خۆشە یەکەم پرسیارم بۆ دەست پێ بکەم بەر لەوەی بچینە سەر قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای بزوتنەوەکە و دواتر ئایندەی بزوتنەوەکە پێم خۆشە بڕێک لەسەر کۆتاییەکانی قۆناغی مامە ڕەزا و دەستپێکردنی قۆناغی کاکە حەمەی باوکتان وەکو ڕابەری سێمی بزوتنەوەکە بوەستین. ئەگەر بگەڕێنەوە بۆ قۆناغی سەردەمی ڕێبەرایەتی مامە ڕەزا ئەو کات کە دەگیرێ هەڵوێستی هەوادارانی بزوتنەوەکە برادرانی حەقا سەبارەت بە گرتنی مامە ڕەزا چییە بێ لەو ڕۆژگاریە؟ مامە ڕەزا کە ئەگیرێت ساڵی 44 تاوان پێش ئەوە مامە ڕەزا وەکو پاسمان کرد بەرنامەیەکی داناوە بۆ نوێکردنەوە و یەک خستنەوەی بزوتنەوەی حەقا باڵێن. مامە ڕەزا یەک شتێکەکات کە جیاوازە لە شێخ عەبدولکەریم سەردەمی شێخ عەبدولکەریم گونەیان لەبەر کردووە. مامە ڕەزا هەڵەسێت داری بەڵاڵوک تەوزیعەکات کە هێمایەک بێ بۆ ئاشتی خوازی لە باتی چەک ئەڵێ ئەمە بەکاربێن. ینی هەموو هەواداران و لایەنگرانی هەموو هەوادارانی مامە ڕەزا لە 42 بەدواوە لە ساڵی 43 داریان وەرگرتووە لە هەموو ناوچەکانی کوردستان کە هاتوون سەردانی مامە ڕەزایان کردووە یا بۆیان چووە یا وەریان گرتووە با بڵێن. ساڵی 44 کە ئەگیرێ هەموو هەوادارانی مامە ڕەزا بە دارێکەوە ئەڕۆن بەرەو کەرکووک لە باتی چەک و هەموو شتێک بۆ ئەو سەردەما ڕێوڕسمی ڕۆشتنی بۆ هێنانەوەی مامە ڕەزا زۆر گرنگ بۆ ئەو کاتە لە ناوچەکەی و بەتایبەتی لە عێراق هەوادارانی هەموو واز لە مڵک و ماڵ و سەر و سەروەتی خۆیان دێنن ئەچن بۆ هێنانەوەی مامە ڕەزا. تەبعاً مامە ڕەزا لەگەڵ چەند کەسێکە یەکێک لەوانە مەلا سابیری سۆفی بۆ کە ژیراوە لەگەڵیان خەڵکی سلێمانی ئەنێدرێن بۆ عەمارە دووری خرێن و بۆ عەمارە خەڵکەکانی حەقەش لە هەموو ناوچەکانەوە ماڵ و سەروەتی خۆیان بەجێ دێڵن و ئەڕۆن بەرەو کەرکووک. یەکەم شوێنیان خاڵی دەست کۆبوونەوە گۆپتەپا بێت. گوندی گۆپتەپا لە گوندی گۆپتەپەوە بەڕێ ئەکەون بەرەو ناحی شوان با بڵین ڕێدار لەوێەوە بۆ کەرکووکە ڕۆن.
تا ئەگەنە ئەوێ زۆریان پێچێتم ئەن ماڵ و منداڵ و شتی وایەن پێ و ڕێڕۆشتنیش بە پێ زۆر گرانە لە کەرکک هەموو یەکەگرنەوە ژمارەیان ئەبێتە 12,000 کەسێک 12,000 بەرەو ژوور 12,000 کەسێک ئەمە ڕێو ڕسمەکەوا بووە تەمان ئەو کاتە لاین لەوێ بۆ نوێنەری بەریتانی لە کەرکک اینجا ئەو دوایی لەگەڵیان ئەکەوێتە گوتوێژ و گفتوگۆ و چەند خاڵێک دیاریەکەن بۆ هێنانەوەی مامەڕەزا و بۆ ئەوەی ئەوان بگەڕێنەوە بۆ نمونەیەکێک لەوانە قەرەبوویان بکرێتەوە ئەمە زۆری بردووە ڕێوڕسمەکە 3 مانگی بردووە وا بە ئاسان نییە کە ئێمە لێرەیە بە ئاسانی باسیەکەین و لیا لە چەندێر ڕێکا لە کتێبێکە ئەنووسێ ئەوە وا ئاسان نییە خەڵکی تیا شەهید بووە خەڵکی تیا مردووە قوربانیان داوە کچێکی مامەڕەزاش بۆ لەوانە کچی مامەڕەزا خۆی کردوێتە بەڵاوجێری کۆمەڵەکە با بڵین دوعای کردووە کە کۆمەڵەکە بە سەلامەتی بگەڕێنەوە ئەو ببێتە بەڵاوجێڕێن چەندین کەسی تریتیا ڕۆیشتووە بڵێ دەوترێت ئەم دارەی کە حەقەکان بەکارێن هێناوە هاوکات بووە لەگەڵ شۆڕشەکەی غاندی لە هیندستان بۆیە ئەم دارەیان هەڵگرتووە کە وای پیشان بن کە جۆرێک لە بڕوایان بە هێزری ناتوند و تیژی هەیە ینی خەڵکێک بوون سویانە بە ئاشتی مافەکانی خۆیان داخوازەکانی خۆیان پێشنەرەکانی خۆیان بخەنە ڕوو اینجا ئەمدارە بەدارە قوڵە ناوبراوە بۆیە مەلا حەسەنی معنەوی شاعری میلی و بەڵێ لایەنگری هەقە و لە پەیڕەوانی هەقە بووە لە شعرێکیاکە بە سەردارە قوڵان و سوێتی ئەڵێ یا کەریم و یا ڕەزایە دار بەدەست دەچنە غەزایە قسە لەسەر ئەم یا کەریم و یا ڕەزایە ئەوەیە کە هەندێک پیان وایە ئەم جۆرە زیکردکردن لە ناوەخەکانە بەس لە شێخ عەبدولکەریمی شەدەڵە و مامەڕەزایە سەرنجی تۆ لەم بارەیەوە یا کەریم و یا ڕەزاکە ئەوە مەسەلە شێخ عەبدولکەریم و مامەڕەزان نییە چونکە شێخ عەبدولکەریم سۆفی مریدەکانی وا ڕانەهێناوە و یا وا پەروەردە نەکردو با بڵین کە شەخص بپەرستن چکە بۆ ئەگەر شێخ عەبدولکەریمان بپەرستایە یا بە کەسایەتیی وایان بزانێت دوای ئەو هیچ شتێک نامێنێتەوە بۆ کەس شوێن کەسی تر ناکەوتن لەبەر ئەوە وان نییە ئەو حسابەی کە خەڵک ئەیکات و ئەوەی کە خەڵک ئەیڵێت وان نییە تەنیا مەسەلەی یا کەریم ناوی خوایە بەڵام وا ڕێکەوتو لەگەڵ شێخ عەبدولکەریم و مامەڕەزاش دوای شێخ عەبدولکەریم هاتووە ئەڵێ خوایە ڕازیم بە ڕەزات بەو شێوەیە بیریان کردوێتەوە بەڵام خۆ لە پێش یا کەریم یا ڕەزایەکە شتی تر هەبوو لە ناو حەقەکانە کە چاکو چۆنیان کردووە اللهم صل على محمد أي بو خلق الرخنين لسر أوا يا الله ويا محمد هبوه أي بو خلق الرخنين لسر أوا بلام لسر يا كريم يا رزاك الرخنك أويا بو شيخ عبدولكريم ومام رزا ناويان هات وليرة وشيخي طريقتك من قمانك بو الجناب بس تنيا كريم ناوي خوايا ورازيشم بالرزاي خوا بابلين تنيا أويا أما مسألة يا كريم يا رزاك مسألة دارك بابلين دارە قوڵا دارەکە مەسەلەی غاندی نەبوو خۆ لە سەردەمی شێخ عەبدولکەریمیش وتویانە گونێ بۆیە سەرف بووە مەسەلە غاندی بووە و گونێ لە هندستانەوە هات و مەسەلەی غاندی و شێخ عەبدولکەریم ئەوە بوو نا هیچ علاقەی بەوە نییە دارەکەش کە وتویانە مەسەلەی غاندی و شۆڕشی غاندی ئەوە جوان نییە پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ هەمووی ئاسایان پێ بووە هەمووی داریان پێ بووە ئەوەی من هەستم پێکرد بێت تەنیا لە ڕوانگەی ئەوە بووە یەکەم لایەنی ئەوەیان گرتووە کە هەموو کەسێکی دینی دارێکی بەدەستەوە بێ دیفاعی خۆی لێ بکەو لە هەمان کاتیشە مەسەلە ئاشتی خوازیە مامەڕەزا کەسایەتیی زۆر ئاشتی خواز بووە حتا فەرموویەتی ئەگەر خەڵکێک بەگشتانە هات لێدان لی هەڵمەگەڕێنەوە و بەگژیا بێن بگەڕێنەوە بڵێن داوای لێبوور نەکەین ئەزیێتن نەبوو ئەمە ئەوە گەێنێ مامەڕەزا کەسایەتیی وا بووە دژی شەڕ و کوشتار دژی ئەمانە بووە مەسەلەی دارەکە شەر ئەوەیە لە سەردەمی مامەڕەزا هەنی ریفۆرم و چاکسازی کۆمەڵایەتی کراوە لە نێوبستنەوەی هەقا بەتایبەت لایەنی یەکسانی نێوان ژن و پیاو تا چ ڕادەیەک مامەڕەزا کاری لەسەر یەکسانی ژن و پیاو کردوونی و ڕێبازەکەی خۆیان نمونە بۆ یەکسانی مامەڕەزا و بۆ سەربەستی ئافرەت کە ئەوە بۆ یەکێک چەند کەسێک لە سەرتەکیەکانی مامەڕەزا کە دروستی کردوون ئافرەت بوون سەرتەکیە چی بوو سەرتەکیە لە باتی ئەوەی با بڵێن نەخشبەندەکان خانەقایان هەیە تەکیە بە حسابی ئەوەی بچووکتر لە خانەقا
کە هەر گوندێک مامەڕزایی تیابوو بێ با بڵێن ئەو کاتە پیانتون مامەڕزایی ئێستا بەڵام ئێمە ئەمانەوێ هەم مامەڕزایی هەم حەمەسوور هەم حەماغایی هیچی نەمێنێ و بۆ یەکگرتنەوەی هەموو لایەک ئێمە هەمومان حەقە بین بۆ ئەوەی زیاتر دابڕان و لێک دوورکەوتنەوە نەبێت بەڵام ئەو کاتە مامەڕزایان پێکتو و کۆمەڵی مامەڕزایان پێکتووە مامەڕزا لێرە یەشێک لە ئەوەی کە دەردکەوێ ئاشتی خواست بووە و یەکسانی ئافرەتی ویستۆ یەشێک لەوانی کە دایناوە بۆ سەرتەچەکان ئافرەت بووە یعنی جیاوازی نەکردو لە بین ئافرەت و پیاوە با بڵێن خوشک و برایە بۆ نمونە سەرتەچەی سێدەر کە ئێستا لە ناحی سوورداشە سەر بە ناحی بنگردە با بڵێن ئەو کاتە سەر بە سوورداش بووە یەکێک لە سەرتەچەکانی ئەوێ خوشێک بووە کە مامەڕزا چۆتە لای و کتوێتی ماڵەکەی تۆتە چێە بۆ نمونە لە منتیقی شوان هەر عینیشت مەڵحا قەرە دەرە با بڵین یەکێک لە سەرتێژەکانی ئافرەت بۆ لێرەشەوە نردویانە نەک ئەوەی سەر بەخۆ بچێ خۆ ئافرەتەکە مێردیشی هەبوو و هاوسەریشی هەبوو و ماڵیشی هەبوو مناڵیشی هەبوو ئەنی ئەوان بڕیان بە جیاوازی ژن و پیاو نەبووە باوەڕیان بە یەکسانی ژن و پیاو هەبووە بەڵێ باوەڕیان بە یەکسانی ئەوە نمونەیەکە بۆ یەکسانی ژن و پیاو لە ناو مامەڕزایەکانە بە تایبەتی بوو ئەو سەردەما کە سەرتەچێ هەبێت ڕاوێژیشی پێکراوە ئیشوکارەکانیشی بەڕێوە بردو هەر لەنێو هەقا زاراوەیەکی تر هەیە بە ناوی براسیار بەبست لە براسیار چییە ئەمانە ئیشیان چی بوو چیە بوو براسیار وەکو باسمان کرد پێشتر کە هەندێک لە مریدەکانیشی عەبدولکەریم گەڕاون لە دەیەکان و وازیان لە ئیش و کار و کاسبیە ناوە و تەنیا خۆیان تەرخان کردو بۆ ئیشی تەریقەت بەمە نەوتراوە براسیار لەو سەردەمایە پیان نەوتراوە لەو سەردەمایە پیان و تۆ شێتەکان ینی وەکو شێتی تەریقەت با بڵێن بەڵام دێوانە بوون گەڕاون دێوانە بوون بە سەر دێهاتەکانە و باسی ئیشی تەریقەت و شێ عەبدولکەریم و هەواڵ هێنان و بردن و سەردان کردیان کردووە ئەمانە دوایی لە سەردەمی مامەڕزا کۆیان کردوونەوە و هەمیسان وەکو کادیر با بڵێن وەکو برای سیار بەکاریان هێناون سیار هەنی گەڕۆک با بڵێن برای گەڕۆک کە گەڕاون بەسەر هەموو دێهاتەکانی حەقەتی و مامەڕزایەکانی تیابوون چوونە تەچیەکان و لەوێ هەر شتێک بوو بێ لە خانەقایەکەوە گەیاندویانە لە کەڵکەسماقەوە بە تەچێ و بە مامەڕزایەکان و هەر شتێکیش بوو بێ لەوێەوە هێناوێنێتەوە بۆ خانەقا بۆ مامەڕزا بەمانە وتراوە براسەیار ڕاوێژی ناو برایەتی لەگەڵ ئەمانە کراوە کێشەکانی ناو حەقایەتی لە ڕێگەی ئەمانەوە سەردانەکان لە ڕێگەی ئەمانەوە بۆ بەزۆری وە پرسە و سەرخۆشیەکانیش لە ڕێگەی ئەمانەوە بوو زۆر باشە کاک شێخاوڕێ ئێستا ئەمێ بچینە سەر قۆناغێکی تازەی بزنەوەی حەقا کە ئەویش ساڵی 1961 مامەڕزا کۆچی دوای یەکات بە نەخۆشی تووشی ئیفلیجیە بێ و بە نەخۆشی کۆچی دوای یەکات لە دوای کۆچی دوای مامەڕزا کاکە حەمەی باوکتان ئەبێتە سێهەمین ڕابەری بزنەوەی حەقا ئایا ئەو قۆناغە چۆن دەسی پێکرد چۆن کاکە حەمە بووە جێنشینی مامەڕزا دوای وەفاتی مامەڕزا کاکە حەمەی مامەڕزا کە کوڕی مامەڕزا بووە بە هەڵبژاردننی ناو برایەتی و حەقەیەتی و لە خانەقای کەڵکەسماق بە نوێنەری هەموو ناوچەکان لە جێگەی مامەڕزا دانراوەتەوە سەرپەرشتی حەقەیەتی بکە و بەڕابەری حەقە دانراوەتەوە بەڵام ئەو خۆی بەو ناوە نیناوە وتویتی خادمی خانەقای کەڵکەسماقم و لە هەمان کاتە خەڵکی کوردستان هەمووی بەڕابەری حەقە ناسیویانە و درێژە پێدەری ڕێگای مامەڕزا و شێ عەبدولکەریم بوو و برایەتی زیاتر بەکارهێناوە ئەو وەکو ئەندازیاری برایەتی ژوا بووە کاکە حەمە دوایی مامەڕزا هەرچەندە نەشیتوانی بێت وەکو مامەڕزا بکات بەڵام درێژە پێدەری بەرنمەکەی مامەڕزا بوو سەردەمی کاکە هەموو مامەڕزاش جیاوازێکی زۆریان هەبووە بۆ نمونە لە سەردەمی کاکە حەمەیە کە شۆڕشی ئەیلوود دەسی پێکردووە سەرڕای ئەوەی مامەڕزا ئەمری خوای کردووە و ماڵی مامەڕزا بارک قورسێکیان زۆر لەسەر بوو سۆفی مرید کە مامەڕزا تازە ئەمری خوای کردووە بەڵام شۆڕشی کوردیش ناکۆک بووە لەگەڵ ماڵی مامەڕزایە و هاوکاری نەکردوون و کە شۆڕش دەستی پێکردووە لەبەر ئەوەی مامەڕزا پێی باش نەبووە شۆڕشی ئەیلول لەو قۆناغەیە دەست بە شۆڕش بکرێ کاکە حەمەی مامەڕزاش هەمان هەڵوێستی هەبووە بەڵام کە شۆڕش دەستی پێکردووە لە سەرەتاوە دژایەتی ئێمەیان کردووە با بڵێن مامەڕزایەکانیان کردووە لەبەر ئەوەی
چەکدارمان نەبوو لە سەرتاوە لەبەر ئەوەی تازە مامەڕەزا وەفاتی کردووە ئێمە نەچوین کاری سیاسی و حیزبایەتی و شۆڕشمان نەکردووە بەڵام پشتگیری شۆڕشمان کردووە بەڵام وەکو چەکدار لە سەرتاوە لە ساڵی 61ەوە بەشدارمان نەکردووە تاکو 63 زۆر باشە بەڵام توێژینەوەکان لێن کە کاکە حەمە پەیوەندی لەگەڵ سیاسیەکە ناباش بوو و لە هەمان کاتیشا چ لە شۆڕشی نوێ و چ لە شۆڕشی ئەیلویشا بە جۆرە جۆرەکان بەشداریان هەبوو بەڵام ئەمە بە بڕوای تۆ پێدوانیە کاکە حەمە زیاتر لەگەڵ شۆڕشی نوێ و برادرانی یەکێتیە پەیوەندێکی قوڵتر و زیاتری هەبوو بێ بۆیە برادرانی پارتی برادرانی شۆڕشی ئەیلول وەک پێویست دۆستایەتیان لەگەڵ کاکە حەمە نەکردووە ئەو کاتێک کە مامەڕەزا ئەمری خوای کرد و کاکە حەمە بووە ڕابەری بزوتنەوەی حەقا سەرەتای شۆڕشی ئەیلول بوو و یەکێتی و پارتی نەبوو تەنیا شۆڕشی ئەیلول بوو پارتی بوو حیزبی شوعیش لە ئارایە بوو ئەو کاتە حیزبی شوعی عێراقی هەبوو لەبەر ئەوە مامەڕەزا تازە مردبوو حەقەکان باوڵین مامەڕەزایەکان نەیانتوانی لە سەرتاوە بەشداری شۆڕشی ئەیلول بکەن نەیانتوانیان یانویست نایانتوانیوە خۆیان ڕێک نەخستوەتەوە بە تەواوی و نایانتوانی بەشداری بکەن چکە ئەوان هەمیشە ڕۆڵی نیشتیمان پەروەریان بینیوە بۆ نمونە لە کۆماری مەهاباد لەگەڵ شێخ مەحموود دەمانە نایانتوانیوە لەو خۆناغەیە دەست بەکاربن لە یەکەم ساتا با بڵین بەڵام وەکو حەقە و سۆفمبریت زۆری ناوچەکانی کە بەشدار بوون بۆ نمونە سەرگەڵ و کە ئەڵێن ئێمەش حەقەین خاڵمان کاک تەیفور با بڵین باوکی عارف تەیفور بەشدار بوو لە شۆڕشی لە دەربەندی بازیان وە کۆمەڵێکی تری لە حەقەکانیش بەشدار بوون ئەو ناکاتەوەی ئێمە بەشداریمان نەکرد بێ بەڵام وەکو ماڵی مامەڕەزا وەکو ماڵی مامەڕەزا لەسەرەتا هەمە خۆی وەکو شخصی خۆی نایانتوانیوە بەشدار بن بەڵام پشتیان لە شۆڕش نەکردو و لەگەلەکەی خۆیان نەکردووە بەڵام زۆریش نەهامەتیمان لێ بەسەر هات لە ساڵی دوای مامەڕەزاوە کاکە حەمەی مامەڕەزا و مامەڕەزایەکان زۆر نەهامەتیان بینی لە سەرەتای شۆڕشی ئەیلولە لەبەر ئەوەی شۆڕشی ئەیلول پارتی و باڵی مەکتەبی سیاسی لێک جابوونەوە هەردوو لایەن دژایەتی ئێمەیان نەکرد لەبەرەوەی ئێمەیان بە لایەنێکی تر و بە حیزبێکی و بە گرفتە زانی لە بەردەمی شۆڕشە لەبەر ئەوەی لە سەرەتایە چەکمان هەڵنەگرت لەبەر ئەوە بە تایبەتی کە مامجەلال و ئەوان هاتنە چەمە ڕەزان ئێمە نەهامەتێکی زۆرمان بینی مامەڕەزایەکان کۆکرانەوە لە کەڵکەسماق بۆ ئەوەی بەگشتمانە نەیان و لێمان نەدەن و بەڵحاصل نەمان چەوسێنەوە و لەگەڵیانە نەبووین ئێمە لە سەرەتایە وەکو چەکدار بەڵام لەخوا بەزیاد بێ ئەو قۆناغش تێپەڕی و کۆمەڵە چەکداری ئێمە کە کاک حەمیدی مامەڕەزا سەرپەرشتیەکردن لە خەرستان کەوتنە ژێر دەستی باڵین باڵی مەکتەبی سیاسیەوە کە ئەوانیش جوان لە بارزانی نەمرن نەگرت وەکو سەرۆشی پارتی و حەقەکانیان چەک کرد لەوێ بەڵام ئێمە لەبەرەوە نەبوو بێدەسەڵات بین یا حەقەکان بێدەسەڵات بن لەبەر ئەوەی بوو حەقەتی بیری لەوە دەکردەوە وەکو چاودێرێک لە دوورەوە سەیری هەردوو باڵەکەیە کرد بۆیە لەو قۆناغدا بە پێویستی نەزانی لە سەرتاوە چەکەڵ بگرێت چکە ئەوەی بینی بوو کە لە سەرتاوە دوولایەنێکەیە لە ناو پارتیدا لەبەر ئەوە ئەو جامە خوێنەی با بڵێن بەو نەسە حەقەتی ئەو سابیرێ کردەوە وە کاکە حەمەی مامەڕەزا و برایانی مامەڕەزا ئەو جامە خوێنەی کە ئەوان لەسەر دەستیانە بۆ ئەوەی شەڕی براکوژی بەسەر ئێمەیە نەڕێژن ئێمە نەبینە مای شەڕی براکوژی لەخوا بەزیاد بە ئێمە لەو شەڕەش دەرچوین و تەرەف نەبوو باشە بەڵام دواتر کاکە حەمەی باوکتان لە ناو یەشێتیە تیپێک بە ناوی تیپی بیشنۆی کەلکەسماق دروستەکات تیپێکی پێژێناوە بە ناوی تیپی بیشنۆی کەلکەسماق و لەسەر هەڵوێستەکانی تووشی ئاوارەی و چۆڵکردنی خانەخاکە و بەجێشتنی خانەخاکە بوو بۆچی دواتر لە ڕیزەکانی باڵی مەکتەبی سیاسی وێشێتیە بەشداریە بێ بەڵام لە شۆڕشی ئەیلول لاوەک پێویست هەست ناکەی جۆرێک لە دابەشبوونی سیاسی لە نێوتی ڕاینی کاکە حەما هەبوو لەو سەردەما لە شۆڕشی ئەیلولا لە ساڵی کۆتایی 63 بۆ 64 با بڵێن مامەڕەزایەکان و کاکە حەمەی مامەڕەزا بڕیاریاندا کە حیزبی شوعی لەوێ بوون ئێمان بە شوعی زانی
هەر لەبەر ئەوەش بوو هۆی ئەوە بوو کە هەموو شوعەکان دەرکران لە هەموو ناوچەکان و لە هەولێر و سلێمانی و لە شارەکانی ژێردەسەڵاتی ڕژەمی ئەو کاتە هاتن بۆ کەڵکەسماق بۆ قەڵای لێقاوماوان باوا بڵێن ماڵی مامەڕەزا نەهامەتیی زۆریان لێ بەسەر هات گەشتە ئەوەی مەڕووماڵاتیشیان نەما چکە هەر 1000 کەس زیاتر لە کەڵکەسماق کۆ بووبەوە ئیدارەی 1000 کەس لەو سەردەمەیە زۆر گرانە هیچ شتێکیان بەدەستەوە نەما بۆ منە ڕۆژی وها بۆ لە نان و پیاز زیاتر نەبوو لە خانەقای کەڵکەسماقە لە ساڵی 63 و 62 لە نان و پیاز زیاتر نەبوو ڕۆژی وها بۆ نان و ئاو هەبووە خوراوە هیچی تر نەماوە بەڵام لە سەر ڕای ئەوەش بڕیاریاندا لقێک پێشمەرگە بکەنەوە و لقێکیان بۆ نەکردنەوە لە شۆڕشی ئەیلول پەلێکیان بۆکردنەوە لە سەرتا لە سەرەتایە بەڵام لە ساڵی 64 و 65 ئەو پەلەکرا بەلێق لقی مامەڕەزایەکان ناونرا و لقی حەقەش نەبوو ئەو کاتە بە لقی مامەڕەزایەکان ناونرا تا شۆڕشی ئەیلول کۆتایی پێهات و ساڵی 75 نیوەی پێشوەرەکانمان چوونە ئێران و نیوەشمان گەڕاینەوە بۆ نمونە من یەکێک ملەوانی کە گەڕاینەوە بۆ عێراق من لە 4 پێنجی 75 تەسلیم بوومەوە بە ڕژێمی عێراقی ئەوانی تریش بە هەمان شێوە بەڵام ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ شۆڕشی کووردا ماوەتەوە هەر بەردەوام بووین من بۆ خۆم شخصی پەیوەندی بە شەهید ئیدریسەوە بوو کاک ئیدریسی ڕەحمەتی تاکو ساڵی 75 گەڕاوینەوە و تەسلیم بوومەوە پەیوەندیم پێوەی بووە بەڵام دوای ئەوە لە پچڕانی پەیوەندێکەیە من هەموو لایەکمان ئێمە وەکو شێخانی کەڵکەسماق و شەداڵە و ئەسکەر و گۆپتەپە ڕاستە و خۆی پەیوەندیمان بە شەید عەلی ئەسکەریەوە بووە بۆ دروستکردنەوەی شۆڕش بۆ نمونە بۆ دروستکردنەوەی شۆڕژ یا بۆ زیینکردنەوەی بزنەوەی حەقا توێژینەوەکان توێژەکان لەن عەلی ئەسکەریش سەر بە حەقە بوو بەڵێ عەلی ئەسکەریش سەر بە حەقە بووە بەڵام لە هەندێک حاڵەتە زیانی بە حەقە گەیاندۆ نەک سوودی پێ بگەێنێت بۆ نمونە لە کاتی چەمەڕەزانە زیانی بە مامەڕەزایەکان گەیاند و مامەڕەزایەکان یەکێک لەوانە کە کوڕی مامەڕەزا بوو کاک حەمید عەلی ئەسکەری و ئەوان گرتیان و بردیانە چەمەڕەزان و سزنیان کرد و هەر بەهۆی ئەوەوە تووشی نەخۆشی ڕەبۆ بوو لە ساڵی 75 لە ئێران کۆچی دوایی کرد و ئێستاش گۆڕەکەی لە ئێران نهاتۆتەوە با بڵێن لە شۆڕشی ئەیلول باشە کاک شێخاوڕێ ببوورە تۆ ئەماژەت بۆ کرد کە برادرانی باڵی مەکتەبی سیاسی و برادرانی شۆڕشی ئەیلول پیان وا بوو ئێوە شوێعین بەڵێ ئایا بەڕاستی ئێوە لایەنگری حیزبی شوێعی بوون لە سەردەمی مامەڕەزا وەکو کەسێکی ئاشتی خواز وەکو هەبوونی حیزبی شوعی لە عێراقا خۆشی بە کەسێک پێشکەوتو زانیوە زیاتر لە حیزبی شوعی نزیک بووە بەڵام وەکو حیزبایەتی نەکردو و بە مرید و سۆفیەکانیشی وتوێتی لەگەڵیان نابڕۆن بەڵام مەبن بە حیزبی و خۆتان تەسلیمی حیزب مەکەن لەبەرەوەی ئێمە تەریقەتمانەیە و ڕێبازێکی نەقشبەندین و ڕێبازێکی تایبەتی خۆمان هەیە و ئەگەر بمانویستای ئێمە خۆمان حیزبمان دروست دەکرد بۆ نمونە لەگەڵ حیزبی هیواشەر پەیوەندی و دۆستایەتیان هەبووە لە کاتی خۆیە یەکێک لەوانەی کە نوێنەری مامەڕەزا بۆ لە حیزبیوە مەلا سابیری سۆفی محەممەد بۆ لە سلێمانی حەمەد ئەمین عارەب بووە لە کەرکووک زۆری سۆفیەکان لەگەڵ حیزبی هیواش پەیوەندیان هەبوو بۆ نمونە کۆماری مەهاباتی شەروە لەگەڵ شێخ ئەحمەدی بارزانە بە حکمی تەریقەت و کۆماری مەهاباتیشەوە مامەڕەزا علاقاتیشی زۆر بەهێزی هەبووە و شێخ ئەحمەدی بارزان لە ساڵی 59 لە کاتی نەخۆشیەکەی هاتوو سەردانی مامەڕەزای کردووە لە کەڵکەسماق ئەو پەیوەندی هەرماوەتەوە درێژەشی هەبوو تا شۆڕشی ئەیلولیش کۆتایی هەبوو ئێستاش بای خۆی پەیوەندیەکە و هەرماوە و هەروە خۆیەتی بەڵام ئەڵێ کاتێک لە بەرپرسێکی باڵای شوعیان پرسیوە بۆچی زۆر بە شەهیدەکانتان لە کۆیەیە لە وەڵامەوە توێتی لە بەرووی کە خەڵکی ئەومەتی قەیامووی حەقەیە ئەمە دلیلێک نییە بۆەوەی کە ئێوە زۆر نزیک بوون لە برادرانی حیزبی شوعیەوە نەک دوای بوونی دوای هاتنی شوعی بۆ کەڵکەسماق نەک نزیک بوون لە شوعیەوە بۆ نمونە کاک حەمیدی کوڕی مامەڕەزا بۆتە مەسئولی ناوچەش وەکو لیژنە مەحەلی وا بووە بۆ نمونە مامتەهای مامەڕەزا یەکێک بووە لە زابطەکانی عێراقی کە دوای تەواوکردنی کولیە هاتوتەوە لەگەڵ هاوڕێ شوعەکانە چۆ بۆ شەڕی حەسەن بەگ و شەڕی گەورەی حەسەن بەگ ئەوانە بەشداری کردووە بەڵام دوایی کە پەلێک کراوەتەوە لە ناو پارتی گەڕاونەوە ناو پارتی و
بەڵام ئەو کاتەش وەکو پارتی نەبوون با بڵێن وەکو پارتی کاریان نەکردووە گومانیشان هەر لەسەر بۆ ئەمانە کەشوئین لە ناو پارتیشە لە ناو باڵی مەکتەبی سیاسیشە بە هەمان شێوە. زۆر باشە کەواتە بۆچی دوای ئەم هەڵوێستانەی ئێوە لە ئاکامە لە ساڵی 1990دا کاکە حەمەی باوکتان خۆی تەسلیمی حیزبی باسەکات بەڵام پاش وەرگرتنی پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەڕۆبەر ێزان پشوویەک وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە بەلاتە.